ئێمە وەکو میلەتێک کە لە وەختی خۆیدا ئەوەی کە پێیانە گوت عوسبەت الئومەم کە لە بابەتی ئەنجومەنی ئاسایشی ئێستا کە کوردی بەسەر 4 دەوڵەتە دابەش کردووە بە مەرجی مافەکانی کورد وەکو مرۆڤەکانی تری ئەو وڵات و ئەو نیشتیمانە مرۆڤی ڕقەمیەک بن و پژێ نەخرێن و پەراوێز نەخرێن و نەچەوسێنرێنەوە. تەنها ئەو قەرارەی کە بەسەر ئەو 4 دەوڵەتەی کە ئێمەی بەسەرا دابەش کراوە تەنها لەسەر کاغەز جێبەجێ کرا. ئێمە دواتر کەوتنە چەوسانەوەی ئێمە و کە بەهێز بوون کەوتنە چەوسانەوەی ئەم میلەتەی ئێمە وەغەدرێکی زۆریان لە میلەتەی ئێمە کرد. بۆیە ئەم میلەتەی ئێمەش بە ناچاری کەوتە بەرگریکردن لە خۆی لە ئەنجامی ئەوەی کە زوڵممان لێکەن و ئێمەش بەرگری ئەەکەین کەوتنە بەر شاڵاوی قڕکردن، چیمیا بارانکردن، بە ئەنفالکردن، زوڵم و زۆرێکی زۆر. و ئەگەر پاساوێن ئەوەیە لەم پارچەی باشوورەکە ناوێت لە ناو ئەنفال ناوێت لەنا ئەنفال کە وەختی چیمیا باران کراین کە خەڵکێکی زۆرمان لە شەهید کرا، خەڵکێکی زۆرمان لێ ئەنفال کرا، خەسارە و ئەرک و قوربەسەریەکی زۆر بەسەر ئەم میلەتەیە هات. ئەو کاتە سوورەتی ئەنفالیان بەکارهێنا گوایە ئەوان مسلمانن و ئێمە غەیری ئیسلامین. بە پێچەوانەوە گوندەکانی ئێمە مزگەوتی زۆر لەوانی زەتردیان نوێشخوێنی ئێمە زۆر لەوان زۆرترن، زۆر لەوان دیندارترین ئەوەندەی کە من متابعەم کردو هەستم کردووە. ئێستاش بە شێوازێکی تر ئێستا دەوڵەتی تورکیا پێم سەیری لە باتیەوەی ئەم دەوڵەتانە بیر لەوە بکەنەوە حەلی مشکلەکانی خۆیان ناوخۆی خۆیانە بکەن لە هەر دەوڵەتێک لەم دەوڵەتانە کە دیقەت ئەگری سەیرەکەی خەریکی زوڵمە و خەریکی کوشت و بڕ و خەریکی قڕکردنی ئەو میلەتەیە ئێستاش بە شێوەیە لە شێوەکان دووبارە بۆتەوە ئەو حکومەی کە لە تورکیایە گوایە حکومێکی زۆرێک لە ئیسلامی باگراوندێکی ئیسلامی هەیە، گوایە میلەتێکی زۆرێک لە دوورکەوتنەوە لە ئیسلام بۆمبارانەکە و لە ناوی ئەبا، بەڵام ئێستاشی پێوە بە ئێمە لەوان متەدەینترین و ئێمە لەوان دیندارترین کە گوندەکانی ڕۆژئاوای کوردستان حتا باشووری کوردستان بۆمبارانەکە، ژینگەکەمان ئەسووتێنێ دارودرەختمان کاو لەکات، حتا چەکی شیمایشی وەکو بیسومانە بەکارهێناوە چەندین جار. بەڕاستی ئەمە زوڵمێکی زۆر گەورەیە. من وەکو مرۆڤێک وەکو ئینسانێکی باشووری کوردستان خەڵکی ئەم گوندە گۆپتەپا داوا ئەەکەم لە هەموو ڕایگشتی دنیا، داوا ئەەکەم ئەگەر مافی مرۆڤ هەیە بەهانای ئەم بابەتەوە بێن کە میلەتێکی ژێردەستەی بەشبەشکراوی 4 پارچەکە کە تا ڕادلێک لە هەوڵە ئەوان خۆشیان تایە دەستیان هەیە بێن چاچی بکەنەوە و بە هاواری ئەم میلەتەوە بێن. بەڕاستی ئەمە زوڵمێکی گەورەیە. هەر مرۆڤێک لەم نیشتیمانەیە لە هاوڵەتێکی سادەوە تا لە پێشە بەرپرسەکان، لە پێشە پەرلەمانتارەکان، لە پێشە سەرۆکایەتی ئەم وڵاتە نەک هەر بێتە دەنگ، ینی پێویستە هەڵوێستێکی زۆر کاریگەری هەبێ. ئێمە ئەگەر هەڵوێستە کاریگەرەکەی خۆمان کە ئەرچی سەرشانمانە کە دەری ببڕین ئەوسا ڕایگشتی نێودەوڵەتیش پێم وایە وەک ئێستا سز نابێ. بێدەنگی ئێمە لە هەموو ئەو باراندا ئەوە نیشانەدا ڕووی وڵاتی ئێمە و حکومڕانی ئێمە لای دەرەوە وان نیشانەدا کە هیچ کێشەیەکمان نییە لە هەموو بوارەکان. ئێمە پێویستە لە هەموو ڕووەکانە لە هەموو بوارەکانە ئەم میلەتە و ئەم حکومڕانیە و ئەم سەرۆکایەتیە هەڵوێستی جدی هەبێ لە بوارانەوە. بەتەشید ڕەوانیە من ئەڵێم کورد میلەتێکی بێخاوەندە، هیچ خاوەنێکی نییە خۆشی لە ناو خۆشاییە گرتو نییە. بەتەشید ئێستا دەیان بنکە و بارەگای سوپای تورکیا لە منتیقەکانی هەرێمی کوردستانە جێگیر کراون و بە چەکی شیمایی و بە بۆمباران و بە تیار و ڕۆژانە فڕۆکە لە گوند و ناوچەکانی ئێمەیەدا و خەڵکی سبیلی ئێمە شەهید دەکا و هیچ کەسێکیش بێدەنگە لە ئاستی ئەم پێشێلکاریە گەورەی کە لە ئاستی نێودەوڵەتیشە ئەمە چەشێکی قەدەغە کراوە بەرامبەری هەر میلەتێک بەکاربێت نەک میلەتی کوردیش. من لە خودی خۆمەوە تەماشایەکەم. من لە 3/5/88 کە شیمای لە ئێمەدا ئەزانین بارودۆخی ئێمە چۆن بوو ئەو کاتە. تەنانەت دایک نەیەگەڕایەوە سەر ئەولادەکەی خۆی، برا نەیەگەڕایەوە سەر براکەی خۆی. ئێستا
بەس من ئێمەی بەرکەوتەی چەشی شیمایی لە مەعاناتی ئەو خەڵکەیەک گەین کە لەوێ لە بن تۆپ و تیارە و چەشی شیماویان چ حاڵێکیانەیە بەڕاستی کارەساتە لە ئاز ئەم بێدەنجە هە لە ئاستی نێودەوڵەتی لە هەموو وڵاتەکانە کە بێدەنگن بەرامبەری ئەم کارەساتە گەورەی ئەمڕۆ بەسەر میلەتی کوردێ و کەسیش نقەی لێوە بەڕاستی نابێ ئەم بارودۆخە وابێ نابێ ئەم هەموو پێشێرکاری بکرێ لە هەرێمی کوردستانە و ئەم هەموو زوڵم و زۆر و ستەمە لە میلەتەکەت بکرێ و بەڵان دەنگیش لێنێ ئامادەی تیابی نۆکەرایەتی بۆ دەوڵەتانی دراوسێ بکەی بەڵام ئامادەی تیان نەبێ بە تەنگ داوا و ڕەوای میلەتەکەی خۆتەوە بێ و گوندەکانی خۆتەوە بێ پەکەکە وەکو وەسیلەیەک تورکیا بەکاری دێنە ئەگەر پەکەکەشی لێنە بێ دڵنیا بە تورکیا چۆن زمانی عوسمانی هەموو هەرێمی کوردستان لەژێر دەسەڵاتی دەوڵەتی عوسمانیا بووە بە هەمان شێوە بەس پەکەکە وەکو وەسیلەیەک بەکاردێنێ هیچ پەیوەندی بە پەکەوە نیە ئەم هێرشکردنە سەرین ئەمە بۆ داگیرکاریە نەک ئەوەی کە هێرش بە بۆ سەر پەک بەتەشید کورد میلەتێکی بێخاوەندە ڕاستە لە 1970 کە ئێمە شیماباران کران هیچ وڵاتێک لەسەر ئێمە نەهاتە جواب وەعزێکی زۆر ناخۆشە تر بەرە حاصڵ دەبایە وای نەکردایە هەمووی بسڵمانە لەخوا بەزیاد بێ هەمووی هینە و دەبایە وەعزەکەی وان لێ نەکردایە ئێستا دەنجان کردایە دەبای کۆبوونەوەیان کردا نانهێشتایە ئەم چەکە چیمایە بتەقێت و دەوڵەتی تورکیان ڕاگەیاندایە کاکە چەکەمە تەقێنەوە هەوایی و وەعزێکی زۆر خۆر لە کوردستانە بووە بەرە وڵاتیەکەی شەرمەزاری ئەمە دەنگ ناکەم حکوومەتە هەر یان خۆی ماداوە هیچ دەنگ ناکە دەبایە دەنجی کردایە لە پەرلەمان بیکردایەتە هەرالی دەبایە لە موو شارەکان مزاهرە بووە بەهاتە دەنگ خەڵکەکە مامۆستاینی ئاینش دەبایێت بەهاتناتە دەنگ و خوتبەیان بدا لە جمعانە کە ئەمە بەڕاستی دژی کوردەوە ئەمە نابووە هین بووە نابێەوە بە دەنگ بوو نایەوەی کوردستانەوەتە چیمایلیەکەی و چەند تا 300 جار لە هەلچەکی چیمایی لە شاخانەی لای بادینان و مادینان تەقیەوە دەبایە بەهاتناتە دەنگ خوتبەیان دا لەسەری برێکاکەەوە نابێتە هەوایی